خۆی لەسەر داگیرکاری وڵاتانی دراوسێ بەگشتی بە تۆپبارانکردنی ئەم میلەتەی ئێمە خاکەکەمان لەوەتی ئەم خاکە هەیە ئێمە تۆپباران نەکرێن لەوەتی ئەم خاکە ئێمە دەستدرێژیەک لێدە سەر خاک و هەر لەلایەن خەڵکی تریشەوە ینی وامان لێ هاتووە بەڕاستی قسە سوودی نەماوە ئەگە بێتە سەر ئەوەی کە بزانین پەرلەمان چی کردووە ئێوە پەرلەمان خۆتانەی بینن یعنی هیچ ینی هۆکارێکی وانییە کە بڵین لەم خولەی پەرلەمانی کە ئێستا من پەرلەماندارم بەیاننامە دەوری نییە قسە دەوری نییە هێنا ڕزایی دەوری نییە بۆ دەوری نیە لەبەرەوەی کە هەر وڵاتەکە دەسەڵاتی تیانە من چەند ڕۆژ لەم پێشوتم ئەو کەسی کە پێی وایە پارتیۆشێتی حکمی وڵاتاکە زۆر هەڵەیە غەڵەتی نێمە مجموعەیە مافیا لە دەرەوەی ئەم دوو حیزبە دەسەڵاتیان بەسەر ئەوانی شاهەیە ئیتر لەمەیە بۆ دەرەکە کە تۆ هەر کەسێ بێت دەستدرێژی بکاتە سەر هەر بستێکی ئەم وڵاتەیان بە هەکتاری ئەم وڵاتە داگیرکە کەسێک ناتوانێت بەرگری لێ بکە لێرە شان مەغزای ئەو شتە بۆ دەرەکەوێت کە بۆچی ئێمە بەداخەوە لەناو هەموو میلەتانی دنیاە ینی میلەتێکی نەسەر بە خۆیمان هەیە نەخاکێکی پارێزراومان هەیە وەڵاهی خۆی پێویستە کۆمەڵگا خۆ سیاسەکانیش پێگات بوون لە کۆمەلگا ئێستا هێتلەر خۆ لە ناو جەرگەی کۆمەلگای ئەڵمانیەوە هات ئاوا دنیای کرد بە قوڕا کۆمەلگا پێویستە زیاتر وشیار بێ و بە شێوازی جدیتر خۆی مەشغوڵکە ئێمە مەشغوڵی لایک و کۆمنتی هەنێک سیاسی ڕێوی ئاساین ئێمە بە دوای هەم سەیری کەیسا بە سەیریکەین هەموو هەفتەیەک دوو مەسلەی گرنگێتەکە کە خۆی گرنگ نییە لە سوشیال میدیای بڵاو بێتەوە عالم خەریکیەوەین ئیشە ئەساسەکەمان ئەوێ پەروەردەمان نییە تەندروستیمان نییە باسی خاک ناکەین ئێستا لەسەر لەمە لەبەر باخی گشتی سلێمانیین نیم سەعاتی و تروەرە ئەم خاک و خۆڵاوێ بڵ و جگەرە و گڵە بە ڕۆژە هەمووی خۆمان فڕێین ئێمە ئەمە ناپارێزین چۆم چین سنوورەکانمان پارێزین کۆمەلگا گرنگە ئەوەی کە پێی ئەڵێن پارێزگاری یان نەتەوە پەرستی یان وڵات پارێزی ئەم شتانە هەمووی لەلای گرنگ بێت اینجا ئەو کاتە کەس بۆی نییە لە خۆی حکومانکە یان سیاسی فێڵباز و بێڕەوشت سیاسیمانێ بێڕەوشتە ڕەوشی کۆمەڵایەتی ڕەوش سیاسیتیانێ ئێمە سبەینیەت لەگەڵ تورکیا و ئێرانە بە ئاسانی ڕێکەوە کۆمانەی ترکە ڕێکەوتون ئەم ڕێکەوتنانەوات لێکا کە تۆ ئەرزش بۆ هیچ شتێ نەمێنێتەوە آخر خۆ ئێستا ئێمە لێگەڕن با تورکیا چیەکە ئێران چیەکە ئێمە خۆمان لەناو خۆمانە نەڕێکین نە بژێوی ژیانمان باشە نەفرۆشی نەوت و ئابووریمان باشە ئەگەر ئێمە ئەمانەمان نەبووە ئەمانەمان تۆکمە بووە و ناوخمان تۆکمە بووینایە و بە شێوازێکی ژیانێکی ئاسایەک و خەڵکمانە بووە بە خۆی تورکیا قسە بکە تۆ ڕێیسی بولغاری ئازانی کێیە منیش نایزانم تۆش نایزانانی جای کێشە نیە یعنی ئێمە دراوسێمانە ئەگەر ئێمە تۆکمە بین با ئەوان بۆ خۆیانە قسە بکەن خۆمەش ڕۆژانە خەڵکمان هەیە بە زمانی کوردی جنێو بە یعنی هەر جنێو بە عەرەب و بە تورک و بە فارس و ڕۆم کە گوێی لێ نەگریت ئەو کاتە تۆ ماڵی خۆت ڕێخەیستا ئێمە کێشەکەمان لەوە ئێمە خۆمان نازانین چیمان ئەوێت ئەگە خۆمان تۆکمە بین بە ئەوان بە خۆیان قسە بکەن من بە پێچوانەوە ئەڵێم ئەو نەخشەی کوردستان کە ئێمە خواخوامانە بڵاو بێتەوە ئەو پەرلەمانتارەی تورکیا کە بە شێوازێکی ناشریش باسی کرد خەڵک ئەیناسێتەوە یان تۆ ڕێکلامێکە بووە کە بە بەرامبەری ئەگەر بەهاتە ئێمە خۆمان بەهێز بووینە ئەوە ڕێکلامێکی بەهێزتر بوو بۆمان چونکە خەڵکانێک هەیە کە لە دەرەوە بە تورکی ئەزانن ئەڵمانی ئەزانن عەرەبی ئەزانن ئەمریکی ئەزانن ئینگلیزی ئەزانن ببورن خەڵکی دەرەوەن سەیری ئەو نەخشەیەکە سێر جەگاڵە بزانم و نەخشەیە کوێ یعنی تۆ هەر شەرت نییە شتێک بە ناشرینی پیشانرا بە زەرەر بێ بۆ تۆ جارێ هەموو حیزبە کوردەکان دوکانی سیاسین پارتی دوکانە گەورەکەی بزنسێکی گەورەکە هەتا ئەوەی کە دوێنێ دروست ئەبێت کە دوێنێ دروست بۆ بەیانیش دروست ئەبێ کلکی پارتی خواخوایانە تۆزێکی لەڕای اینجا هەنێکیانێت جنێو ئەیە بۆی زیاتر وەرگێنێکیانێ فشارەکە بۆی زیاتر وەرگێ هەمویان ساحبی حیزبن ئەم حیزبانە هەمووی کۆمپانیان بۆ ئەوەی کە ڕەشوڕوتی ئەم وڵاتە بە ڕەشوڕوتی بمێنێتەوە هەژارەکان باژاری بێنێتەوە خۆیان دەوڵەمەند بن ئەمە لایەک تریش هەر کەسێک هەر حیزبێک بەیاننامەی دەرکرد بە پارتی و تا خواری خوارەوە پێی بڵێن بڕۆ لەسەر سنوورەکە چاوەڕێکە بەیاننامە بچێت بەیاننامە بە کوردی دەرەکە کابرا تورکە ئەگەر ئازان بەیاننامەیە بە تورکی دەرکەن ئەگەر ئازان و غیرەتیانێ لە هەموو حیزبەکان و لە پارتی و تا خواری خوارەوە یەک تویتەریانە یەک تویت بە تورکی بیکەن بە ئەنگلیزی بیکەن تورکی نازانێت ئەو کارەکانی ترسیان هەیە لەوەی کە ئەم ماڵە خۆشیان لێ تێکچێ ئەم ژیانە خۆشیان لێ تێکچێ و خەڵکی ژیان لێ ڕازی بێ ئەمانە هەمووی درۆزنن ساختەچی فێڵباز تەڵەکەباز سیاسی ئەوەی تازەش و ئەوی کۆنیشن هەمویان لە ناو خۆمانە جاران سەدام هەبوو ئێوە جیلی ئەو جیلەنین سەدام بە عەرەبی جنێی بە بۆژێ جنێوەیە بە ئەنگلیزی نامە بنووسیان نامەکەی بە تارق عەزیز نووسی بە جوانێ نووسی باش کامیان ئازا و
غیرەتیان هەیە کامیان هەر کامێکیان کە خۆی بە ساحب حیزب ئەزانێ با تویتێ بە زمانی ئینگلیزی بکە بڵێ باخچەری تۆ کابراایەکی ناپیاویت دەبزانە توانن غیرەتیان نییە خوا ئەوەی هەیەە سپۆنسەری ڕسمێکی خۆی و خێزانەکەیکە بەڵام کە شتێک لە دژی تورکە نووسێ وای لێکا کە چەند کەسێ ببینێ بەس بۆی بڵێ شت بڵاو بکرێتەوە